پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیەکەم بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژنانباتەوە بەڕەک حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانی. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک کۆلدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نەسەنیتەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەنانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. کارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی و خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبات چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی مینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەک و قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئازیزانی پێشەنگ تیڤ ئێوەتان باش. بنار مستەفام و خۆشحاڵم جارێکی تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان بەردامەکانی ئەمڕۆمان 21 ئایاری 2025 لە دوو تەور و ڕیپۆرتاژێک پێکهاتووە. سەرەتا سەبارەت بەم پرۆژەی ڕووناکیە و کارەبای 24 کاتژمێری لە کوردستانە لەلایەن دەسەڵاتدارانەوە بانگەشەی بۆ دەکرێت و بڕیارە بکرێتە جێبەجێکردنەوە. لەگەڵ نەغەدە عوسمان قسە و باسێکمان دەبێت وا لەسەر قسەکانی مەسعود بەرزانی کە لە کۆنگرەی یەکگرتنەوەی هەردوو ڕێکخراوی قوتابیان و لاوان ئەنجامیدا قسە و باسێکمان دەبێت لەگەڵ تاهیر حەسەن و لەبەر ئەوەی کە هەفتەی ئایندە یەکشەممەکەی ڕۆژی جیهانی منداڵانە ڕێپۆرتاژێک کە پێرار ئامادەمان کردبوو لەسەر ڕۆژی جیهانی منداڵان و دۆخی منداڵان لە کوردستان پێشکەشتانی دەکەین. هەڵبەت سەبارەت بە ڕۆژی جیهانی منداڵان هەفتەی ئایندەکە نزیکتر دەبینەوە لە یەکی حوزەیران بەرنامی تایبەتمان دەبێت و بەرنامەی نوێ، بەڵام ئەو ڕێپۆرتاژە بە گرنگی دەزانین پێشوەخت دووبارە بڵاوی بکەینەوە. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی ئازیز، بڕیار بوو یەکەم چاوپێکەوتنمان لەگەڵ نەغەدە عوسمان بێت لەسەر پرۆژەی ڕووناکی و ئەم بابەتی کارەبایە لە کوردستان، بەڵام هۆک دەزانین کێشەی کارەبا و خودی کارەبا و کێشەی ئینتەرنێت لە
کوردستانەوەیکێکە لە گرفتە سەرەکیەکان و ئێستا پێم وانە لە سەرخەت بێت نەغەدە عوسمان با چەند خوڵێکێک چاوەڕێ بکەین ئەگەر نەغەدت هاتە سەر خەت ئەم بەرنامەیە سەرەتا پێشکەش دەکەین چەند چرکێک لەگەڵمان بمێنەوە تەحملمان بکەین تا ئەو کێشە تەکنیکیە چارەسەر دەبێت. بەڵێ بینەرانی عەزیز پێم وابێت نەغەدە عوسمان لەسەر خەتە هەتا وەکو کێشەکە قوڵتر نەبووەتەوە و ئیدامەی نەبووە فرسەت بێنین و چاپێکەوتنەکەمان دەست پێ بکەین. نەغەدە عوسمان ئێوارە باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارە ئێوەش باش داوای لێبرد نەکەین تر خەتەکە لێرە وایە کارە باو مشکلێک ئەگەر یەک تۆس کامێراکە دابەزێن بۆ ئەوەی کە بچان بینین یەک تۆس کامێراکە داگرن زۆر سپاس. باشە بچینە ناو ئەو بابەتەی پرۆژەی ڕووناکی و مەسەلەی کارەبا لە کوردستانەوە بڕیارە ببێتە 24 کاتژمێر و بە پێی قسەی خوبات تاڵەبانیش ئەمە لە بەرژەوەندی خەڵکی هەژارە. سەرنجی ئێوە لەسەر ئەم پرۆژەی ڕووناکی و کارەبای 24 کاتژمێری بۆ کوردستان چییە کە ئێوە خۆتان کارمەندی فەرمانگەی کارەبان لە سلێمانی؟ زۆر سپاس بۆم دەرفەتە و قسەکردن لەسەر ئەم بابەتە کە 33 ساڵە خەڵک ئەناڵێنێ بەبێ کارەبایی بەو حاڵوەزعە کە بەڕێوەی ئەباو لە دوای ئەوەی کە پارەیەکی زۆر زۆری کارەبایی بە مۆلیدە و بە پارەی حکومی ئێشتا هەر کارەباکە ئەوە نییە کە تۆ بە هەوەسی خۆت و بەویستی خۆ بەکاری بێنی و کاری ڕۆژانەی پێ ئەنجام بدەیت. ئەمە هەروە بەسیط نییە ئەم بەرنمەیە خۆی لە خۆیان ڕێکەوتنێکە لە بینی یەکێتی و پارتیەوادە واتە دەسەڵاتی زۆنی زەرد و زۆنی سەوز کە ڕێکەوتون لەسەر ئەم بەرنمەیە هەموو کەسێ ئاواتە خوازە کە جارێکی تر کارەبا بێتەوە بە 24 سەعات واتە تۆ بەبێ خەم بەبێ مشکیلە کارەکانی خۆ ڕۆژانە بەڕێ بکەی بەبێ ئەوەی بڵێ ئەوە کارەبای ڕئیسێ و ئەمە کارەبای مۆلیدێ یا ئەوەتا کارەبانیە تەسەور ناکرێت کە خەڵک چەنی پارە سەرف کردووە لە پێناوی ئەوەیە کە شەو ڕۆژ کارەبای هەبێ کە هەر نەبووە. ئەمە بەڕاستی کارێکی زۆر زۆر خراپە کە ئەیکەن 24 سەعاتەکە زۆر باشە بەڵام هەرچەند لێکی ئەیتەوە سەیری ئەم بەرنمەیە ئەەکەیت و جۆ لە حکوومە دەگریت و جۆ لە خەڵگەگری شتێکی وەکو شتێکی ترس ناگێتە بەردەمە چونکە خۆتۆ نەموچە هەیە نەکاسبی هەیە گیرفانی خەڵگەوەنەی پارەتیانەوە نەگەرم نییە تا بتوانێت ئەو بڕە پارەیە باکە بازەکرێ. یەکەم شت ئەوەیە کە تۆ لە وڵاتە باسی هەر شتێگەکرێ جارێ نرخەکەی و بۆ گرنگە بۆ نرخەکە و بۆ گرنگە لەبەرەوە حاڵ گوزەران و بژەوی خەڵکە یعنی تۆ بێ ئاسی دەخلەکەی لەگەڵ هەر پێویستیەکە ئەبێ بێتەوە واتە بتوانی پارەکەی بی ئەکە بن نەتوانم نەیەمیتر چی لە کارەبای 24 سەعات کەم لە هەولێر هەندێکگەڕە کرا و لە سلێمانیش بەعزێ شوێن ناوێرن گڵۆب داگرسێنن نە ئەبێ بۆیلەر نە ئەبێ هیتر کەواتە تۆ چیتەوە ئەسر حەجەری ئەکە من کارەبا هەبێ و نەتوانم ئیشەکانی خۆمی پێ بکەم و کە کار ئاسانیم بۆ بکە بۆ چیمە 24 سەعاتم بۆ چییە هەر گڵۆپە نامەوێت ئەچم خۆم بە تاقەی شەمسی بێ بە هەر شێوەیە بێ ئەگە سواڵم کردووە دایانێم و چاڕانی ئەمەی حکوومەت نابم ئەمە لە لای بەس بۆتم قوبات تاڵەبانی وتی ئەمە لە بەرژەوەندی خەڵکی هەژارە و چونکە کەمتری بووە ئەوان تێ ئەچێ ئەوانەی کە شوێنی گەورەیان هەیە و
خۆی بنمونە هێنای و کارەبا زۆر سەرفەکەن وایە لە بەرژەوەندی ئەوان نییە بەڵام خەڵکی هەژار لە بەرژەوەندیانە ئیجا خۆوانە بێت چی بڵێن ئەوان لە چیان کەمەوە چ کێشەیەکیانێ خەڵکی هێژار چێ ئەوان کامیان لە ئاستی مەسئولێتی گەورەیە بەخۆیڵێ ئەکێڵە باو کێژارم و کێڵە مامی هەژارم و ئەوانەکەی بیریان لە بەرژەوەندی خەڵکی فەقیر و حتا خەڵکی مامناوەند کردوتەوانێ ئەسڵان ئێستا خەڵکە دەوڵەمەنەکەش بۆ بە کێشەی بووی خۆ کابرا دەوڵەمەنە پارەی پێیانە کردو هەمووی با بەکارەبا و بەکارەبا تەواویکە ئەوە قسە نییە کە ئەوانەیکەن لەبەر ئەوەی ئێستا هەر بەسە هەرکە لە مقابلەکان و لە هەر شوێنێکە ئەیبیستین ئەم پارەی کە باسی ئەکا بۆ وەحدەی کارەبا کە 72 دینار و ئەمانە بازەکەن 70 دینار باس دەکەن ئەبێ بە گرانترین وەحدە لە وەحدەی کارەبا لەسەر ئاستی دنیا کە خۆیان ئەڵێن ئەڵمانیا دەوڵەمەند گرانترین وڵاتە بۆ کارەبا وەحدەکەی زۆر زۆر گرانە یەکەم وڵاتە ئەڵێ ئێستا کوردستان ئەگەر ئەمە تەطبیق کرێ ئەچێتە پێش ئەڵمانیا شەوانێ ئەخر خۆ ئێرە ئەڵمانیا نییە خۆ ئێرە ئەوروپا نییە بە شتێکی کە حەقم بۆ بکاتەوە ئەمە کوردستانە پاش 33 ساڵ بەو شێوەیە حەق لە منەکاتەوە کە خەڵک سەری مانگیەکە خەمی پارەی مۆلیدەی لێیە کە تۆ ئەبێ حساب بۆ پارەی مۆلیدە بکەی ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە ئەگەر تو بێتە سەر باسی شەبەکاتی کارەباکە من خۆم لە دایری کارەبایم ئەسڵ لە ناو منبعی ئەشیای کارەبایم کە لە مەخزەنە کە خۆمەزانم چەند پێداویستی شەبەکات ئامادەیە کە چەندمان شدێ هەرەوە نازانی یەک مەحاویلە لە ناو مەخزەنە نامێنێ وایر نامێنێ و کەیبڵ نامێنێ و ئەلاکولین شتەکانی تری نامێنێ کە تۆ دایمە نەقسە هەیە ئەگەر بێتە سەر شەبەکات لە سەر ئاستی کوردستانە تۆ محاویلێتە هەر هەمووی وێرانە هەرچی خەت و خطوتت هەیە هەر هەمووی وێرانە ئەم چۆن ئەتوانی 24 سعات کارەبا بە شەبەکاتێکی سەقەتەوە بی بە شەبەکاتێکی نەخۆشەوە بی تۆ کاتێک وەرە هەموو شەبەکات هەمووی چاکە ئەبێ هەمووی ڕێک و پێکدانێ هەمووی کار وا بێت کە بتوانێت 24 سعات کارەبا بە خەڵک تۆ ئێستاەوەنە نازانی هەر گەڕەکە و مەحاویلەیە سووتێ مەحاویلەی مشکیلەیە بێ مەحاویلە نێ بخرێتەوە جێگەی خۆ تۆ ئازانی ئەماروە ئاسانە هەر بڵێ خەتوخت و دانین و تەواو و ئێمە کارەباکەین بە 24 سعات خۆ بنە معلوماتێکم نێچکۆ خۆ مهندسی کارەبایی نیم بە زەونی کە ئاگایرم ئاگام لەو مەوادانەیە کە لە ناو مەخزەنە ئاگام لە مەوجودات کە چەند کەمە هەتا محاویلەیەک بۆ گەڕەکێگە گۆڕی ئەبێ بەواستە بکە ئەبێ گەڕەکەکان بێن واستە بکەن بە مدیر عام بۆی کە محاویلەی تازە بیری و محاویلە هەبێ خۆ تۆ بێ پرۆژێ قەرار نییە وەڵام دەرەوەی هەموو ئەم گرفتانە بێت نەخێر بە هیچ شێوەیەک بە هیچ هەر ئەوەنەی کە ئەوە نەگرانە کە هەر هەمومان هەموو خەڵک خەمی لێ هاتووە هەر بۆ معلوماتیشە خۆشبەختانە ئەمڕۆ لە شاری سلێمانی لە بەردەمی پارێزگاری سلێمانە لە بەردەمی محافزێتە خەڵکێکی زۆر کۆبووانێ و ناڕزایەتیان بەرامبەر ئەم کارەبای ڕووناکی ئەم کارەبای 24 سعاتیە دەربڕی خەڵک ئێستا وەکو وتم خەڵگەڵێ نامانەوێ لە دوای ئەو هەموو نەهامەتیەوە خەڵگەڵێ نامەوێ لە دوای ئەو هەموو تاریکەی لە سەعاتێکی شەوە ئێستا لە کە نە تۆ ئەوە نە سپلیتە دەوێت نە هیچ شتێکە دەوێ ئێشتا لە سەعاتێکی شەوە کارەبا کوژێتەوانێ خەڵک بە تاریکی دانیشێ بە تاریکی ئەنوێ بە تاریکی هەڵ ئەستێ ئەگەر ئیشەکارێکی بێ بۆ مناڵێکی بۆ کەسێکی پیر بۆ خۆی ئەگەر هەر کارێکی بێ لە دوایەکی شەوەوە بە ڕۆژ هەمان شێوە کە تۆ بە بێکارە بە ئیشوکارە ناچێ بەڕێوە خۆ دەزانێ پرۆژەیەدا ناڕەزاتێکی فراوان ئەبینین یعنی هەر لە تۆڕە کۆمەڵاتەکانەوە هەر لە میدیاکانەوە و هەر ئەم ڕۆژ لە سلەیمانی خۆپشاندان ئەنجامدراوەکو تۆش ئاماژەت پێدا بۆ کاری ئەوە ئەم نرخەگرانەیە کە بۆ ئەم بڕی بەکارهێنانی کارەبایە دیاری کراوە یەکەم شت نرخەکەیە هەر نرخەکەیە خەڵک لەسەر نرخەکە هاواری لێ هەستاوە ما باقیەکەی حکوومەت مەسئولە لێی تۆ کە پێداویستەکانی شەبەکاتی کارەبا
تەسیسی کارەبا هەموو شتێکی کارەبا کە مەزبوط نەبێ کە تۆ پێداویستیەکانی ئەم 24 سەعاتیە و نەبێ هەر وەکو وتم تۆ شەبەکاتێکی شکست خواردوو هەیە چەند ساڵە بە کۆنە بە شتی دەستی دوو بە شتی بە ماوادی خراپ بە ماوەدی ئەکسپایر کارەبا بەڕێوە ئەبەی چۆن ئەتوانی بەرنمەیەکی تازەدانی چۆن ئەتوانی ئەم بەرنمەیە بێنیتە ناو ژیانی خەڵکەوە کە کارەباش کوژایوارۆکو باسیەکەن لە شوێنەگەر مەحاویلەیەک سوتا ئیتر تۆ تەواوی تر کارەباکە بە خۆی پەنچەرە بێ و ئەبێ دانیشی دوعا بکەی ئەبێت چابێتەوانێ سیستمێکی تازە و هێناوە شتی تازەی لەگەڵا بێنە من یعنی زۆر نمونە هەیە لەسەر ئەمە تۆ کاتێک کە سەری ساڵیە خوێندنگای کرێتەوە تۆ مناڵەکەی خۆ بە هەموو شتێکی تازەوە ئامادەکەی بۆ شوێنەگەر چێگەر ئیشی کە هەبێ شتێکی تازە بێ بە شتی تازە و بە مادی تازەوە پێشوازیەکەی بە مادی تازەوە لێ ئەچیتە پێشەوە هەر شتێ بێ ئەوێ لەسەرەوە بپرسمەوە دووبارە ئێستا قەرار نییە ئیتر مۆلیدەکان بپێچێتەوە لا ببرێت و بە کارەبایەکی ئەوە یەکێکی کە لە کێشەکانە کێشەیەکی تر بوونی ئەم هەموو مۆلیدە زۆرەیە ئەم مۆلیدانش هەر ئەوانیش بۆ خۆیان یاعتیرازی خۆیان کرد ناڕزایەتیان دەربڕی لە پێناوی ئەوەیە کە ئەمانیش کاروکاسبی خەڵکێکی زۆر زۆر لەسەر مۆلیدەیە خەڵکێکی زۆرە کە بژێوی ژیانی لەسەر ئەم مۆلیدانەیە ئەی ئەمان چیان بەسەریە ئەمان چۆن چی بکەن دوای ئەمە خۆ لەو من خۆمێکێکم لەوانەیە ئەگەر هیچی ئەم سیستمی کارەبا تازە و 24 سەعاتیم بۆ مهم نەبێ ئەوم بۆ مهمە کە مۆلیدە نەمێنێ یەکی کامپاری مۆلیدەنەی بێ بە حکوومەت ئەگەر کارەبایەکی باش باتێ و یەک کارەبام هەبێ یەکێکی تریان ئەم هەموو نەخۆشیەی کە لە سایەی مۆلیدەوە بوونی مۆلیدە و کارەبای مۆلیدەوە بە گاز و بە هەر ئەشیعەیەکی تر کە دەری ئەکات کە تۆرە بزانە لە وڵاتەیە چی شێرپەنجە بڵاو بۆتەوە چی نەخۆشی تازە بڵاو بۆتەوە هەمووی بەهۆی بوونی ئەم هەموو گاز و ئەم پیسبوونی ژینگەوە کە یەکێک لە سەبەبە ڕئیسیەکانی توانی بڵێ لە سا بەڕای من بەلایەنێکەمە لە سا 60 پیسبوونی ژینگە لەوانەیە ئەم مۆلیدە ئەهلیانە بێ کە ئەو ژەهرە ئەڕێژێ بەڵام ئایا ئەوان چیەکەن دوایەوە تۆ هەر بەرنامەکە بۆ خۆی سەر لەبەر هەر هەمووی ئالۆزە تۆ لەلایەکەوە سیستمێکی تازەیەنی هیچ تێستێکە نەکردووە ئەی نابێت جارێت تێستێ بکەی بزانی ئایا ئەمە ئەگاتە چی باشە خراپە ئەتوانێ تەختی کارەبایی خەڵکەکە بکات یا ئایا بەرگە ئەگرێ ئەم شەبەکە کۆنە کە تۆ هەتا هیچ شتێکی نەکردو تەنها ئەوەیە ئەیانەبێ بە هەر شێوەیە بێ ئەمانە ئەم سیستمە ئەم حکومڕانیەی ئەم دەسەڵاتە ئەوەیە بە هەر شێوەیە بێ چی لە گیرفانی خەڵکایە ڕاکێشێتەوە بۆ ناو گیرفانی خۆیان تەنها ئەمە مەبەستەکەیانە نە لەبەر چاوی کاڵی خەڵکە نە لەبەر خاتری ئەوەیە کە خەڵک کارەبای 24 سەعاتێ بێ تەنها ئەوەیە کە چۆن بێن ئەو موچەیە و موچەی بە 2 مانگجارێک و بە 3 مانگجارێک یا ئەو پارەیە کە کاسبکار بە هەر شێوەیە دەستیەکەوێ هەر هەمووی لە گیرفانی خەڵک دەرێن و بیخەنە گیرفانی خۆیانەوە ئێمە لێرەوە بەڕاستی منۆکو وەکو خۆم پیانەڵێم ئێمە ئەگەر کارەبایەکی 24 سەعات ببێ بەهۆی ئەوەی کە من لە هەموو وەحدەیەکی کارەبا 70 دینار و 72 دینار بەم بەلایانی کەمەوە لە مانگێکا وەکو باسی لێ ئەکرێ وەکو مەزە نەکراوە کولی ماڵێک ئەگەر 6 ئەمپێر کارکە 100,000 کەمتر نییە ئەگەر 10 ئەمپێر کارکەی هیچ ماڵێ لە 180,000 و 240,000 کەمتر نایە کە ئەڵێن زۆرێک لە ماڵەکان لە هەولێر کە پارەیان بۆ هاتۆتەوە بۆ 1 مانگ 300,000 ناری بۆ هاتۆتەوە ئاخر تۆ زۆر یارمەتی خەڵگاوە معاشەکە زۆر جوانە زۆر بژێوی خەڵکە ڕێک خستووە چی بۆ خەڵک کردووە لە پای چیە ئەمە بە خەڵکەکەی یعنی چیتان ئەوێ لە خەڵک بەڕاستی ئەمە لەوە زیاتر ئەوە نەیتر خۆیان قزەوە نەکەن وا ئەکەن خە خەڵک ئەوە نەیتر لێیان تووڕە بێ ئەمە نەیتر خەڵک
خەڵکی لە بەرامبەر ئەمەیان لێرە بە دۆ هەر ناڕەزاتی بەردەوام بێت لە بەرامبەر پرۆژەی ڕووناکێدا هیوادارم من لێرەوە ناتوانم بە ناوی خەڵکەوە قسە بکەم بەڵام هیوادارم زۆرمان قوبول کردووە بێ موچەیمان قوبول کردووە بێ کارەبای 33 ساڵمان قوبول کردووە ئەم هەموو بێ جادەی خراپ والحاصل لە هەموو سێکتەرێکی ژیانی ئێمەیە هیچ شتێکی باش نییە هیچ شتێک خێرە ئێستا ئەتەوێ کارەبا لەسەر گیرفانی ئێمە چاکەی خێرە ئەتەوێ کارەبا بەم شێوەیە چاکەی کە خەڵک بڵێ نامەوێ 33 ساڵە کارەبامان نییە ئێستا خەڵک بە یەک دەنگ هاوارەکە ئەڵێ من ئەو 24 سەعاتیە کارەبایە بەم شێوەیە بێ نامەوێ بەڕاستی ئەخر چی و بێ تۆ موچەکەیە ئێرا قرچێکە پێڵێ جێبەجێ ناکەی حساب بۆ خەڵک ناکەی ئەی بۆ نایە ئەمە ڕاستکەیتەوە بۆ نای بار و گوزەرانی خەڵک جارە ڕاستکەرەوە موچی خەڵک وا لێکە علاوە و تەرفیع خەڵک بەرەوە تۆ علاوە و بڕیوە بە دەزراو دەست لەگەڵ عێراقا بەڵامیەی ئەڵێ ئێمە هەژماری منەکەین لە هەموو مۆزەفێک 1000 دینار لە هەموو 100,000 نارێ 1000 دینار لە مۆزەف ئەبڕیت کە علاوە وەستانەوە تەرفیع نییە هیچ شتێکی نییە هاندانێ نییە مکافەئە نییە لە معاشێکی کەم یەی نیسبەت لە خەڵکە بڕێڵێ هەژماری منەکەم ئەی بۆ نای خۆبیکەی یعنی ئەم خەڵکە باجی چی ئەیە تەنها باجی ئەوە ئەیە کە ئێوەمان قوبول کردووە 10 ساڵات تەنها باجی ئەوەیە کە خەڵک ئێوەی قوبول کردو کە حکومڕانی ئەم خەڵکە بکەن ئەم خەڵکەتان بێدەرەتان کردووە خەڵکتان وا لێ کردووە تااقەتی ئەوەشی نەماوە بەڕاستی ناڕزایەتەکەش وەکو جاران دەربڕێ ئەڵێ چیان لێ بکەین لەبەرەوەی جوابگۆنی لەسەر خودی ئەم پرۆژەی کارەبا نوێیە و پرۆژەی ڕووناکیە وەکو دواوتە کاتی بەرنامەکانمان کەماوە فەرموو زۆر سپاس بۆ ئێوە دواوتم ئەوەیە هیوادارم ئەمەش نەبێ بەکارەکانی ترکە بۆیان بەسەر چوو بۆیان چووە سەر کە بە هەموو شێوەیەک خەڵکیان پێ عەزاباوە خەڵکیان عەزێت داوە گیرفانی خەڵکیان پێ ڕوود کردوێتەوە گیرفانی خەڵکیان پێ بڕیوە هیوادارم خەڵک ئەمە قبول نەکا خەڵک 24 سەعاتی بوێ هیچ شتێ لەوە خۆشتر نییە کەمە کارەباکەم 24 سەعات بێ بەڵام بتوانم هەموو ئەو وەسائلە کارەباییانەی ئەو هەموو ئەو تەکنەلۆجیانەی کە خزمەتی بە خەڵکەکە لە ڕێی کارەباوە هەر هەمووی بتوانم بەکاربێنم بە نرخێک کە نرخێک بێ من بتوانم لە قودرەتما بێ بتوانم پارەی کارەباکەمی پێبەم هیوادارم خەڵک ئەو 70 دینار و 72 دیناری قوبڵ نەکا ئەم جارە لە ئاستی ئەمەیە وەکو دیوارێکی پۆڵین ئاسن بۆ ئەستێ بەرامبەری بڵێ کارەبای 24 سەعاتمەوێ بەڵام بۆ سعرەنا ناخەدە عوسمان زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون سپاس بۆ ئێوەش عزیزان یەک خولەک و چەند دەدەین و پاشان لەگەڵ تاهیر حەسەن سەبارەت بە قسەکانی مەسعود بەرزانی بەردەوام دەبین لە پێشکەشکردنی بەرنامەکانمان لاگەڵمان بێنەوە بەڵێ بینەرانی ئازیز لە هەفتەی ڕابردوودا سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان مەسعود بەرزانی لە کۆنگرەی یەکگرتنەوەی ڕێکخراوی قوتابیان و هەروەها ڕێکخراوی لاوانی ئەو پارتە لە کۆنگرەی یەکگرتنەوەیاندا وتەیەکی پێشکەش کرد لاوتەکەیدا زۆر بابەتی تیابوو هەر لە پرۆژەی ئاشتی تورکیاوە هەتاوەکو پێکێنانی حکوومەت لە کوردستان و پەیوەندی دەسەڵاتدارانی هەرێم بە بەغدا و هەتاوەکو دوایی ئەوەی بۆ ئێمە زۆر گرنگە ئەم دوو تەوەرەیە پەیوەندی هەرێم و بەغداد و لەگەڵ تشکیلی حکوومەتی هەرێم و بەشێکتر لە قسەکانی مەسعود بەرزانی لەگەڵ تاهیر حەسەن تاوتێ دەکەین
دایر حەسەن ئێوارت باش و سپاسکە لەگەڵمانیت ئێوارەیەوە و بینەرانی پێشەنگ تیڤی باش ماندوو نەبن لەسەر قسەکانی مەسعود بەرزانی کە هەفتەی ڕابردوو کردی هەندێک پۆینتم دەرکێشاوە ئەمەوێت لەگەڵ ئێوەیە باسی بکەم دەبێت لەوە دەست پێ بکەم کە باسی لە مەترسیەکانی ئەمڕۆ کرد بۆ لاوان کە لە مادەی هۆشبەرەوەیە وتی وەکو جاران نییە کە مەترسی تفەنگمان لەسەر بێ بەڵکو ئێستا مەترسیەکان جیاوازن مادەی هۆشبەرە ئیعتیماد نەبوونی تاکە بەخۆی و لە هەمووشی مەترسیدارتر نەمانی پەیوەندی نێوان خەڵک و خاکە ئەم مەترسیانە لە ڕوانگەی تۆ چەنە واقعی و تیژبینانە هەڵسەنگێنراون من لەوەی ئەخیریانەوە دەست پێ بکەم ئەوەی کە ئەوڵێ نەمانی پەیوەندی خەڵکە لەگەڵ خاک ئەوێ بڵێ نەمانی پەیوەندی خەڵکە لەگەڵ ئێمە لەگەڵ ئەحزابی بۆژوە ناسیۆنالیزمی کورد لەگەڵ یەکێتی و پارتی ئەوان نیگەرانەکەی ئەوەیە بۆیە ئەو دەسەڵاتیان بە سەدان هەزار چەکدار بە دەستگای دژە تیرۆر بە دەستگای ئاسایش بە هێزەکانی هەفتا و هەشتا بە هەموو ئەمانە ئەم دەسەڵاتیان بە سەرسەری خەڵکەوە بە زۆر لە 33 ساڵی ڕابردووە ڕاگرتووە ئەوەی کەوای کردووە کە خەڵک بێعتیماد بێ سیاسەتی 33 ساڵی ڕابردووی برسیکردنی ئەم دوو حیزبەیە بەرامبەر بە خەڵکی کوردستان کردویانە خەڵکێک کە 150 ساڵ لەمە و پێش کۆمەنارەکانی پاریس وتیان وڵاتی ئێمە ئەو سەرزەمینەیە کە ئینسانتیایە ئازاد بێ و کارتیایە ئاوەڵە بێ بەشی هەرە زۆری خەڵکی کوردستان لە 1990 خەڵکی کوردستان نەکارێکی شەریفانیان هەیە بیکەن و نە سەرزەمینەکەیان سەرزەمینێکە کە ئینسانتیایە ئازاد بێ لە 33 ساڵی ڕابردووی دەسەڵاتی حیزبەکەی مەسعود بەرزانیە ئەلانی کەم لە 150 بە ئەستۆی حیزبەکەی ئەو ئەکەوێ لەم 33 ساڵەیە شەڕی 4 ساڵیان کردووە دەیان هەزار لاوی کوردستانیان بەکوژدا لەسەر چی لەسەر کەپکی حەمەداغا لەسەر دێگەڵا لەسەر کانی قرژاڵە لەسەر ئەمانە لە دەسەڵاتی ئەمانە قەبرستانی ژنانی بێناونیشان هەیە دەیان هەزار ژن یا کوژراون یا کوشتیان بە دلیلی ناموسیا خۆیان سووتانوە دەیان هەزار ئینسان گەنج کوردستانیان بەجێ هێشتۆ ڕێگەی هاتوونەهاتی بەحری ئیجیان گرتووەتە بەر ئەوە ئەوانن کە خەڵکیان بێ ئیرادە کردووە خەڵکی سفرەی خەڵکیان خاڵی کردووە خەڵگە گرن خەڵگە کوژن ڕۆژنامەنووزە کوژن لیستی تیرۆر و کوشتن و سەرکوتەکانیان حکوومەتی بەعس شەرمەزارەکە ئەوەی کە لە دەستگاکانی ئاسایشی هەولێر و دەستگای زانیاری و دژێر دەسەڵاتی زیندانی ئاکرێ ئەگوزەرێت هیچ لە سەدەکانی ناوەڕاستە ڕەنگەشتی لەو بابەتە بوو بێ بۆیە ئەوەی کاڵێ مەترسی مادەی هۆشبەر چێی هێنێ چێ مادەی هۆشبەر هێنێ بۆ کوردستان چێ لە سنوورەکان دانیشتووە چێ ماوادی بەسەر چووە هێنێ چێ جگەری بەسەر چووە هێنێ چێ داو دەرمانی بەسەر چووە هێنێ هەر ئەوان نایهێنن هەر مەسئولەکانی ئەوان نین هەر سەیری سەرمایەکانیان کە خستویانەتە سەریە بە هەرحاڵ بەبەستمەوەیە وەختێک کەسی گوێی لەم قسەیە بێ وەکەوەی کە ئەو لە جێگەی چیکە دانیشت بێت و لە 33 ساڵی ڕابردووە هیچ ئیرادەیەکی نەبوو هیچ شتێکی بەدەست نەبوو بێ لە کاتێکە چارەنووسی کۆمەڵگە شەڕ و ئاشتی کۆمەڵگە گرتن و کوشتن بڕین شەڕ هەموو شتێک بەدەستەوان بووە بەدەست حیزبەکەی ئەو بووە ئەگەر لە 160 پێ نەبڕێ لە 150 پێ ئەبڕێ بۆیە من نازانم چۆن جوورە دەکا ئەم قسانە بکە چۆخا ئەگەر خۆی مەشمول بێ ئیتر باسی چیەکەی تۆ بۆ خەڵک تۆ خۆ دەو کارت کردووە بینەسەر لایەنە سیاسەکانی تری قسەکەی و لە پەیوەند لەگەڵ بەغدادا دەیوت کە دوای 2023 بڕیار بوو کە لە عێراقدا حکوومەتێک دەسەڵاتێک پێ بهێنرێ لەسەر ئەساسی سازان و تەوازن و تەوافق و هەروەها نیگەرانی ئەوەی دەربڕ لە دەسەڵاتدارانی ئێستای عێراقی و بن پێم وا بوو کە بەبێ غیابی خۆمان ئەوان بەرگری لە ئێمە بکەن بەڵام دیارە ئەو واقعیەت و چاوەڕوانی هەیبووە جیاواز بۆ دواترێ مەسەر بەشی موچە و ئەوانە بەڵام تەسەورێکی زیاد لە حەدی هەبووە کە بێ ئامادەی خۆیان بەرگریان لێ بکەن چونکە قسە باسی سەردەمی جەنگی عێراقی ئەوم لە بیرە کە باسی ئەم ڕۆژگارەتانە کرد ئەزانی چۆنە هەنێک شتی عشیرەتی تێکەڵاوی سیاسە دەکەن ئەم حیزبانە ئەگەر مەسعود بەرزانی ئەم قسەی بەجددی بێ ینی بەڕاستی بێت و مەبەستی
مەبەستی فریوکاری نەبێ، مەبەستیەوە بێ کە بەڕاستی وا بیرکاتەوە، اینجا دەرەکەوێت کە چەندێک تەسەورێکی منداڵانەی هەیە بۆ سیاست و چەندێک ینی لەبەرەوەی کە مالیکی و عەبادی و ئەمانەی لە 2004 و 2005 و 2003 لە هەولێرە مەجای داون لە ئوتێلا بوون داوەتیان بۆ کردوون برنج و شلیان بۆ کردوون، ئێستا عەبادی و مالیکی دەوڵەمەند بوون خاتریان ناگرن وەکو جاران حسابیان لەسەر ناکەن وەگەر خۆشیان لەوێ نەبن دەبوو دیفاعیان لێ بکەن نمەک بە حەرام بن. ئەوە خەری قسەکەی معنای ئەوەکە معلومە کە لە 2003 وەختێ بەعز ئەڕوخێ وەختێ جێشی عێراقی هەڵ ئەوەشێتەوە وەختێک هەموو هێزەکانی ئۆپۆزیسیۆنی عێراقی توانیان نییە، ئیمکاناتیان نییە، پارەیان نییە، چەکیان نییە کە ئەمریکا ئەم نەخشەی داڕشت و پۆل برێمەری نرد لەسەر ئەساسی شەراکەت بوو. ئەو وەختە یەکێتی و پارتی هێزیان هەبوو، پارەیان هەبوو، میدیان هەبوو، چەکداریان هەبوو، بۆیە زۆریان قسەکانیان زۆریان ئەی خوارد بەسەر ئەو حیزبانەی ترا بەسەر ئەو دەسەڵاتانی ترا کە تازە بە تازە هاتبوون. معلومە کە ئێستا تەوازنی هێز ئەو کاتە بە قازانجێشێتی و پارتی بوو، هەموو شتێکیان لێ قبول کردن و لە دەستورە لە پارە و سەربەت و سامانە لە بودجێ لە هەموو شتێکە لیان قبول کردن. بەڵام ئێستا تەوازن قواکە گۆڕاوە بە زەرەری یەکێتی و پارتی. تەوازن لە مەرکەزا بەهێزترە ئێستا. یەکێتی و پارتی مەوقعەتیان لە بەرامبەر مەرکەزا زەعیفترە لە جاران. بۆیە ئەو قسانەی و پێشووتر و ئەو تەوافقاتانی پێشووتر کە بووە هەمووی هەڵوەشاوەتەوە. بۆیە لەسەر مەسەلەی پێشمەرگە یەخیانەگرن، لەسەر مەسەلەی موچە یەخیانەگرن، لەسەر مەسەلەی سنوورەکان یەخیانەگرن، لەسەر مەسەلەی بودجەی هەرێمی کوردستان یەخیانەگرن. ئەمەش ئەو فیدرالیزمە پوچەیە کە لەسەر ئەساسی ناسنامەی قەومی و تایەفی کۆمەلگایان دابەش کرد بەسەر ئەم بەشانەیە. پرسیارێکی ترەوەیە باشە ئەگەر ئێوە باسی دیموکراسیەکەن، ئەگەر باسی پەرلەمانەکەن لە وڵاتێکە پەرلەمان دروست ببێ و پەرلەمانێکی واقعی هەبێ شەراکەت و تەوافق یعنی چی؟ قسەیەکی قۆڕ و پوچ و بێمەعنایە. ئەکسەریەت و ئەقەلیەت لە پەرلەمانە دەسەڵات دەبڕێنێتەوە. هەر کەسێ لە دنیای نۆرماڵە هەر کەسێ زۆرینەی کورسیەکانی پەرلەمانی بەدەستێنە حکوومەت دروستەکە. جا ئەو وەختە خۆی دیاریەکە کە چێ شەریکەکە لە حکوومەت و لە کابینەکەیە. وەختێک شەراکەت بێتە پێشەوە و تەوافقی پشتی پەردە لە پشتەوە تەوافق بکران هێزەکانی تر پەرلەمان و هیچ جێگەیکی هیچ جێگەیکی پوچ و بێناوەڕۆکی هەیە. بۆیە لە مەشە هەر قسەیەکی پوچە تێنەگەیشتنە لە هەلومەرجی سیاسی. بۆیە جۆرێک لە پاڕانەوەیە قسەی مەسعود بەرزانی هیچ بنەمایەکی سیاسی نیە و بڕێک تێکەڵکردنی عشیرەتی و عشایریشە بە سیاست لەسەر قازانج و بەرژەوەندی دیاریکرا و دیاریەکرێ. ئەو وەختە سیاسەتی دەسەڵاتی ناوەڕاست و ئەحزابی میلیشیای شیع ئەو ئەوان ئەو کات وا بە قازانجیان بوو یەکێتی و پارتی لەو تەوازنەیە قبولیان کەن، ئێستا وا بە قازانجیانە بیانکەنە دەرەوەی قاهینەکە. ئەمریکاش لەگەڵ ئەوەیە کە عێراقێکی یەکگرتوو هەبێ، وڵاتانی دەوروبەری لەگەڵ ئەوان کە عێراقێکی مرکزێکی یەکگرتوو بەهێز هەبێ، تورکیاش لەگەڵ ئەوەیە کە دەسەڵات لە مرکز بەهێزتر بێ، یەک پارچەی خاکی عێراق وڵاتێکی بەهێز بێ لەگەڵ ئەوەیان. بۆیە دەبێ بە ناچار مل بن و بچن بۆ ئەو شوێنە و ئەو شتانی کە ئەوانەیڵێن قبولیکەن. خۆ لە بەلاژ نییە تەیف سامیڵێن نێنەوە بە ئێرەیە. معلومە 2004 و 2005 خۆ نەیەتوانی وا بڵێ مێنەوە بە ئێرە نەیەتوانی وا بڵێ، بەڵام ێساڵێ نێنەوە بەم ناوەیە. ئەوە تا هەرچنە پاڕێنەوە متەرجمە بن لەگەڵ خۆیانە کابرای نایبی پەرلەمان لە بیکە بە خاتری ئەم ڕیشە ئەمە ڕەزیل بیتە خوارەوە بۆ ئەو ئاستە ئەڵە بیکە بە خاتری ئەم ڕیشە سپێر ماوەیەکی کە بۆسن پارەکەمان بۆ بنێن. بەڵام وەکوتم ئەمە بۆ ڕەنگە ئێوە چاوەڕوان نەکراو نەوەی کام دۆخەوای لێ هاتووە لە سەروبەندی جەنگژی عێراق و دواتریش تەشکیلی حکوومەتی نوێ ئەم قسانە لە ئێوە ئەم بیست کە ئەم دەستکەوتانەی بژوتنەوەی کوردایەتی کاتیە وەها نامێنێتەوە واتە بۆ ئێوە نوێ نەبوو ئەم هەموو ڤیدیۆکان ماوە، هەموو سوخەڕانی و قسەکان و وتار و بەیان نامۆشتەکانی ئێمە ماوە کە وتومانە کە ئەمە هەر لە پێشەوەی کە تا جەنگی ڕووبە پێشەوەی کە جەنگی ڕووبە. زۆر باشە بچینە سەر تەوەرێکی تری ئێویست مەسەلەی موچەیە باسی لەوە کرد کە ئەم وەزعی کە تا ئێستا هەبووە نابێ ئیتر قبوڵ ناکەین لێرە بەدواوە بە هەمان شێوە بەردەوام بێت و قوربانی و خەباتی ئەم میلەتە لە پێناو موچەیە نەبوو. ئەگەر لە پێناو موچەیە بووە حکوومەتەکانی پێشووتر دەستیشیان ماچ دەکردین، بۆیە ئەما بێ کۆتایی بێت
قسەتان لەسەر ئەم پرسیان چییە؟ ئەمان لە هەمووی کۆمی دیترە بەڕاستی ینی جارێ یەکەم کە ئەڵێ قبولی ناکەین هێشتا معلومی نەکرد کە قبولی ناکەم چیەکەم. ئەو ڕۆژەش گوێم لە مقابلەیەک بوو لەگەڵ ئاری هەرسینە هەروتی کابرا هەر هێنای بردی لێ پرسی باشە قبولی ناکەن چیەکەن چ کارتێکتان بەدەستەوەی چ کارتێکی فشار ئێستا ساش معلومی نەکرد کە قبولی ناکەن چیەکەن چ شتێکەکەن چ ڕێگەیەکی کارگرت نەبێت. بە هەر حاڵ مەسعود بەرزانی باسیەوەی کرد کە خەڵکی کوردستان ئەنفالی لێکراوە بارزانی ئەنفال کراوە هەڵەبجە ڕووی داوە دێهات وێران کراوە بۆی ئەم خەڵکە بۆ ئەمە خەباتی نەکردووە. من ئەمە بەست تێ بگەم کە خەباتێک پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان کردویانە چییە و خەباتە لە دوو دێڕابیڵێم ئەویش ئەوەیە ناسیۆنالیزمی عەرەب کە دەسەڵاتی بەدەستەوە بۆ حیزبی بەعز نوێنەرایەتی کردووە لەگەڵ ناسیۆنالیزمی کورددا لە کێشەیە بوون لەسەر مەسلەی دەسەڵات لەسەر مەسلەی ئیمتیازات. خەڵکی کوردستان بووە بە قوربانی ئەم چێشمەکێشی نێوان ئەم دووبەرەیە کە هەمیشە شەڕیان کردووە مفاوەزاتیان کردووە شەڕیان کردووە مفاوەزاتیان کردووە. خەڵکی کوردستان لەم بینایە باجی داوە باجی هەتا باجی ئەوەی داوە کە شارەکانی کوردستان تا ئەو کات لە حاشیە بوون لەباری ئاوەدانیەوە لەباری خوێندنەوە لەباری شار و شارۆچکەییەوە لەباری جادەوبان و خەستەخانە و زانکۆ و خوێندن و ئەوانەوە لە حاشیە بووە لەبەرەوەی کە بووە بە قوربانی چێشمەکێشی چەکدارانەی بینی حکوومەت و بینی دەسەڵاتی یەکێتی و پارتی بۆیە ئەنفالی لێکراوە چیمیایی لێکراوە هەموو ئەمانە قوربانیەکە کە خەڵک بووەتە قوربانی چێشمەکێشی ناسیۆنالیزمی کورد و دەسەڵاتی مەرکەز. ئیتر ئەمە چ خەباتێکە مەسعود بەرزانی کە کردوێتی. ئێستش پرسیارەکە ئەوەیە خەڵکی کوردستان ئەو هەموو نەهامەتی بینیوە باشە شایستەی ئەوە نییە ژیانێکی محتەرەمی هەبێ شایستەی ئەوە نییە قوتابخانەیەکی پێشکەوتووی هەبێ شایستەی ئەوەی نییە گیرفانێکی بە قەولی شێرکۆ بێکە دەڵێ گیرفانێکی بە حورمەتی هەبێ و پەنجەرەیەکی ئازادی هەبێ شایستەی دوای ئەم هەموو قوربانی دانە دوای ئەم هەموو ماڵوێرانیە دوای ئەم هەموو کوشت و کوشتارە شایستەی ئەوەی نییە موچەیەکی هەبێ لە موچەی لە ژیانێکی هەبێ لە ژیانی برازاکەی مەسعود بەرزانی بچێ شایستەی ئەمە نییە. ئەی موچە یعنی چی؟ جارێەوە من گوێم لە لەتیفیش بووە سەرۆکۆماری عێراقڵەیە خەڵکی ئیتر بێت لێرە بەدوا بیر دۆ بکەن و بەتەنیا لەسەر موچە نەژی تۆ سەیرم خەڵەفاویە ێ باشە کابرا 16 ساڵ ئەخوێنێت تەخەڕوجەکە بێ بە دکتۆر ئەی نابێ موچە وەرگێ تەخەڕوجەکە بێ بە مهندیس تەخەڕوجەکە ئەبێ بە مامۆستا ئەی نابێ موچە وەرگێ بیر بکاتەوە لە چ شتێک یعنی بیر بکاتەوە ڕێگەیەکە بگرێ بۆی کە ژیانی لەسەر دابێ بکە. ئینسان ئەگەر نانێکی نەبێ و سفرەیەکی نەبێت جێگەیەکی نەبێ بۆ خەوتن کەرامەت لەکوێ بێنێ دیتر بێکەرامەتکردنی بەشەر ئەوەیە کە تۆ ژیانی لێ وەرگریتەوە. ئینسان کۆمەڵاتەکانە قسەی هەڵگرت کەرامەت یاخود موچە سەرنجی یەکێکم بینی وتی ئێوە موچەکانمان پێ بدەن کەرامەتەکەش بۆ خۆتە. آخر نا کەرامەت قسەکە زانی چۆنە قسەکە ئەوەیە تۆ کەرامەت مەبەست چییە؟ کەرامەتی ئینسانی ئەڵی یا کەرامەتی من پێم وایە مەسعود بەرزانی کەرامەتی نەتەوەییەڵە وەکو نەتەوەی کورد چکە دوای ئەویش مەسروری کوڕی لەسەر نەتەوەی کورد و کەرامەتی نەتەوەی و کەرامەت ڕوشان و ئێمە سوالکردین و لەسەر ئەمانە قسەی کرد. ئەگەر مەبەست کەرامەتی نەتەوەیە هیچ کەسێک لە تۆ زیاتر کەرامەتی نەتەوەی خەڵکی کوردستانی ژێپێ نەنا ئەی هەر تۆ نەبووی دەبابەت هێنایە سەر پەرلەمانی کوردستان ئەی نزیک بە زیاتر لە 50 بنکەی سەربازی دەوڵەتی فاشستی تورکیا لە کوردستانە نییە مەگەر هەموو ڕۆژێک درۆنەکانیان بەسەر کوردستانە ناسوڕێنەوەی کە تێکشکانی کەرامەتی نەتەوەی مەبەست چییە تۆ؟ ئەی ئێوە لەگەڵ پارتی لەگەڵ یەکێتیە 14 ساڵ جەنگتان کرد شوێن و کون و کەلەبەری شارەکانی کوردستان نەماگول لە ئەربیجی ئەوەی پێوە نەبێ و لاوانی خەڵکی کوردستانتان بەکوشدا ئەی ئەمە پێشێرکردی کەرامەتی نەتەوەی نەبوو. ئەگەر مەبەستیشی کەرامەتی ئینسانیە باشە چ ویژدانێکت هەیە تۆ چ بێدەربەستیەکت هەیە تۆ بەس پارەی قافڵەی سیارەکانی مەسرور بەرزانی پارەی قافڵەی سیارەکانی ئارینی کوڕی تا ئەنجا بابێتە سەر بابۆ ئەنجا بابێتە سەر دانەدانی خانەوادەکەتان بەس پارەی ئەمە ئەتوانێت موچەی هەموو کرێکارانی کوردستان دابین بکە لە مانگانەکە ئێوە بەڵام نەک هەر ئەمە ناکەن سیستمێکی کارەباتان هێناو نەوتەن ناوە پرۆژێ ڕووناچی
باشە خۆتان کارەبایان بە حکوومەتی عێراقی بە 10 دیناری یا بە خەڵکی عێراق بەڵام ئێوە بە 100 دیناری بە خەڵکی کوردستان چ دەبێت دەربەستیەکە ینی بەڕاستی بۆرژوا ناسیۆنالیزمی کورد ئاستی چاوچنۆکیەکەی هیچ سنوورێکی نەهێشتوتەوە لەسەر هەرچی شت هەیە باجی داناوە و لێر ئەجا لەسەر کەرامەت قسەکە لەسەر موچە قسەکە ئاخر ئەگەر خەڵک نان نەبێ بیخوا چی بکا لە کوردستان چی بکا لە خان چی بکا لە ئاو چی بکا لە هین ئێوە بۆ چی باشن لە کوردستانێکە لە ژێرسایی دەسەڵاتی ئێوەیە دوو خەستەخانەی حکومی معتەبەر نەبێ خەڵکی تیاچا بێتەوە بەڵام 8,000 مزگەوت هەبێ کە فاتحا بخوێنێ بۆوانی کامرن بەڵام شوێنێ نەبێ خەڵکی لێ چاک بێتەوە 8,000 لە سەرەتاوە بم پرسیایەکە بە شێوەیەک لە قسەکانی هاو کە لە دوای ڕوخانی حکوومەتی بەحس و 2023 چوون بۆ بەغا بڕیاری پەرلەمان بوو کە پەرلەمانی هەڵبژێرایی خەڵکە و هەروەها دواتر دەستورە کە لە عێراق دەنگی بۆ دراو خەڵک بەشداریکە بە شێوەیە یعنی وای تعبیرکردنا ڕاستە خۆکە ئەمە هەڵبژاردەی خەڵک بوو ئەمە دروستە؟ ئەگەر بەشە بەس یەک لەحظە ئیحساسی وابێ کە ئەمە هەڵبژاردەی خەڵکە ئەی بۆ خەڵک گێتە مەیدان بێڕوخێنێ ئەی بۆ خەڵگەڵێن بەسم لە 2023 و 2006 کە ئەم فیدرالیەتە و چوون بۆ ڕێگەی بەغدا هەڵبژێرا هیچ پرسێ بە خەڵک کرا کە ئەم فیدرالیەتە باشە یا خراپە هیچ باسێ لە ئارادا بوو تازە بە تازە بازەکەن کە کاگنە و شیروان و چێ و فلان لە لیژنەی نووسینەوەی دەستوری فیدراڵی عێراقا بوون تازە بە تازە خەڵگەزانێ دوای ئەوە مەسلەی ئەوەی کە ئەمان بچن بۆ بەغایان نامەی کە ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم هەلومەرجەی کە لە کوردستانە هەیە هەمووی بەرهەمی خەباتی ئێمەیە قسەیەکی پوچ و بێناوەڕۆکە ئەمریکا بە قازانج و بەرژەوەندی خۆی ساڵی 2023 حکوومەتی بەعسی ڕوخان پۆل برێمەری نرد بۆوێ بە ئەمانیشی وت بڕۆن ئێوەش بەرژن لە ژێر ناوی خەڵکی کوردستانە بچن بەشدار بن لەو حکوومەتە کە ئێمە تەشکیلەکەین پوچ و قسە بە سواری دەبابەکانی باز ئەمریکا هاتن ئەمان ساڵی 91 وەختی ڕاپەڕین لە کوردستان نادروست بوو ئەمریکا کوردستانی لە ناوچەکانی عێراق و وەسەت و جنوبی عێراق جیا کردەوە لە ژێر ناوی ناوچەکانی دژەفڕین و یەکێتی پارتی کرد بە شۆخا بە دیاریەوە وەکو کۆمەڵگەی ئۆردوگایەکی ئاوارەیی لە هیچ یەکێ لەم پرۆسە سیاسیانەیە پرس بە خەڵک نەکراوە کە تا بچینە ناو ئەم پرۆسەیە یان نەچین قبولتانە یا قبولتان نییە بۆیە چارەنووسی خەڵکی کوردستان کە ئێستا گەیشتووە بەوە موچەی نییە گەیشتووە بەوە نانی نییە 33 ساڵە کارەبای نییە هەموو وردە مەیدانەکانی ژیانی خەڵک تازەوە خەریکە یانە کارەباشی بخەنە سەر لە خوێندن لە سەحە لە هەموو سێکتەرەکانی ژیانی هەمان کردیان یان بە کۆمپانیا بۆ خۆیان داهات و سەروەت و سامانی ئەم مەسئولانەی کە هەیە کە لە دەرەوە لە بانقەکانی دەرەوەیە بە پێی تەقریری ئەمریکا خۆی دەڵێ نزیک بە 80 ملیارد دۆلار سەروەت و سامانی مەسئولە کوردەکان لە دەرەوەی ئێخۆ کوردستان میسر نییە کاکە 100 ملیۆن کەس بێ کوردستان هەمی 4 ملیۆن کەسە بە پێی ئەو داهاتەی کە لە کوردستانە هەیە ئەگەر لە دەستێکی ئەمینی هەڵبژێراوی خەڵکی کوردستانە بێ بڕواب کە داهاتی هەر نەفرێ لە کوردستانە وەکو کوێیتی لێ وەکو ئیماراتی لێ ئەگەر لە دەستێکی ئەمینا بێ بەڵام لە نێو کۆمەڵێ دز و مافیا و ئەوانە دەستی ئەوانە هەیە زۆر باشە بێنە سەر بەشێەوەی کە تایبەتە بە کوردستان و پێکهێنانی حکوومەت پێشنیاری خۆی خستە ڕووتی پێویستە حکوومەتی داهاتوو کە پێک بێت بە شێوەیە یەک هەرێم بێت یەک ئیدارە بێت و یەک پێشمەرگە بێت ئەگەر ئاواهی تەشکیل نەبوو هەر تەشکیل نەبێت ئەم باشترە لەسەر ئەمانەڵێک ئەم قسەیەکی پوچە ئەگەر کوردستان وڵاتێکی سربەخۆ بێ وڵات بێ و مافی حاکمیەتی لە ئاسی نێودەوڵەتیە بە ڕسمی بۆ ناسرا بێ وەک وڵاتێکی سربەخۆ دەکرێت باز لە حکوومەتێکی مشترک بە حکوومەتێکی یەکگرتوو بکەیت دەکرێت باز لە پەرلەمان بکەیت دەکرێت باز لە سوپایەک بکەیت کە ئەو وڵاتە هەی بێ دەکرێت باز لە هەموو وەزارەتەکانی حکوومەت بکەیت بەڵام کوردستان خۆی وڵات نییە 2 میلیشیا بەڕێوەیە بن
بۆیە قسەکانی مەسعود بەرزانی وەکو قسەکانی شاسوار عەبدولواحید قسەیەکی پوچە کە ئەڵێ کورسیەکانی خۆمان ئەدەین بەیەکێتی با حکوومەتێ دروستکەین پارتی بکەینە دەرەوە. تۆ چۆن نتوانی پارتی بکەیتە دەرەوە لە کاتێکە لە دێگەڵە هەتا زاخۆ بەهێزی چەک بەدەست ئەوەیە بەهێزی چەک بەدەست ئەوەیە بافڵ تاالبانی ئەگەر بڕوا بۆ هەولێر ئەتوانن لە سەیتەرەی دێگەڵە نێڵن چێ بەو دیوە و بە پێچەوانەکەشی ڕاستە ئەکرێ ئەتوانێ مەسرور بەرزانی بێت لەم دی و دێگەڵی چێتی نێڵێ بێ بەم دیوە. بۆیە ئەم دوو زۆنە هەتاوەکو هەلومەرجی ئەم ناوچێ ئیسیقرار نەکا قسەیەکی پوچ و بێناوەڕۆ کە تۆ بڵێ ئەم دوانە کەمە بۆ دەرەوەی کەم بە ئۆپۆزیسیۆن لەم لاوە حکوومەتێ دروستەکەم شتێک کارتۆنێ دروستەکەی هەتا پەرلەمانەکەش پەرلەمانێکی کارتۆنیە دەبێت لە پشتەوە یەکێتی و پارتی ڕێک بکەون ئەنج ئیشەکە ڕوە. پەرلەمان فقط دەستگایەکی پوچی بێناوەڕۆکی هیچ لە باران نەبووی ئەوەیە بۆ ئەوەیە کە ئەم دەسەڵاتی 2 میلیشایە بە قانونی نیشان بە لە بەردەم وڵاتانی دنیا بۆ ئەمە ملیۆنە $10 سەرڤەکرێ لە 92 تاوەکو ئێستا بۆ ئەم دەستگا هیچ لە باران نەبووە بێکەڵکە. نەزە وڵاتێکی ئەفریقایی بوو ڕێیسەکان دەرگای پەرلەمانی داخست و هەموو ئەو پارەی کە هەبوو سەرفی کرد بۆ گەورەترین کردنی گەورەترین محەتەی کارەبا لیان پرسی بۆچی ئەم کارە کردوتی خەڵک بەبێ پەرلەمان ناتوانێت بژی بەس بەبێ کارەبا ناتوانێت بژی ئەمەیان بۆ ژیان باشترەوە ئەمەی کوردستان لەوەش بێکەڵکتر و هیچ و پشترە کە ئەم هەموو پارەیە کرێ بەگەریویە لە ئیمکانات لە داهات لە قەرتاسیە لە موچە یعنی شوێنێکە بۆ دزینی پارە 2 ساڵ 4 ساڵ کابرا لەوێ دوایش تەقاوت دەبێت بە کۆڵێ پارەوەوانە بەڵام کرێکارێکی ژینگە پارێز 230,000 ئەو تازایەوێ ئەگەر عایلێکی 4 کەسیش بن 150-160,000 با بەکارەبە یان وەکەوەی کە هین وتی ناوی چییە قوبات تاالبانی وتی ئەمە بە قازانجی هەژارەکانە بە قازانجی هەژارەکان ئەو هەژارەکان واتیە گەیشتووە ئێستا واتیە گەیشتووە کە ئەبێ سەلاجەی نەبێت لە ماڵەوە کوپەیە دانێ کوپە مەرکانەی وەکو جاران دانێ نابێ بۆیلەری بۆ ئاوی گەرم هەبێت دەبێت پەرمێزیە بکڕێ بە تەنەکە ئاو گەرمکە باشە نابێ مبەڕیدەی هەبێت بۆ خۆ گەرمکردنەوە بە باوەشێنی هەبێت 2 گڵۆپیشی هەبێت لە ژوورەکایەتی کارەبای کەم بۆیێتەوە ئاوا تێگەیشتووە کە لە ژیانی خەڵکی کوردستان لە ساڵی 2025 بۆیە ئەڵێ بە قازانجی خەڵکە بەڵام لەم لاوە کەسێکی وەکو شاهۆ ئەمین $1 هەموو مانگێ وەرەگرێ $1 هەموو مانگێ وەرەگرێ ئیش و کاری چی بێ و فقط هەموو ئیشەکەی چییە باسی سنتی کیم کارداشیانەکە جارجارێکیش باسی سعری گونەکە گونی چەند باشە یا گونی ڕاست باشە کامیان سعرەکەی زیاترە هەموو مانگیش $1 وەرەگرانی پارەی زیاتر لە 100 کرێکاری ژینگە پارێز کە جادەکان و خۆڵ و خاشاکی جادەکان پاکەنەوە یان مامۆسایان کە دەست بە قوتابیانە پارەی 15-20 مامۆسا وەرەگرێ کە دەست بە قوتابیانە بەرچاوی مناڵان ڕۆشنەکەنەوە ئەمە چ نابەرابەری ئەگەر موچەکەیان پێ بدەن کات کەم ماوە و لەسەر قسەکانی ئەکرا زۆر بابەتی تریش بێنێتە بەرباز بەڵام ئەگەر چەند خولەکێک بخەمە ئیختیاری خۆتانەوە لە نێو قسەکانی دالیان وەکو تر لە نێو ئەو بابەتانەدا شتێک ما بێت و بتانەوێت بە کورتی ئاماژە پێدەن فەرموو فقط ئەمەوێ ئەوە بڵێم مەسعود بەرزانی ئەڵێ نابێ ئیتر چاوەڕێی موچە بکەین لە بەغا ئێمە سوالکردین نابێت چاوەڕێی موچە بکەن بەڵام لەم لاوە کوڕەکەی پرۆژەیەکی داناوە لەم لاوە ئەڵێ موچە نییە چاوەڕێی موچە مەکەن بەڵام کوڕەکەی لەم لاوە پرۆژەیەکی داناوە بۆ کارەبا ئەمە چ بێ دەربەسیە کە بەرامبەر بە ژیانی خەڵک خۆت ئەڵێ موچەتان نییە پارەتان پێ نییە بەڵام ئەڵێ ئەگەر بێت و ئەم پرۆژەیە جێبەجێ نەکرێت من وەگەر نەتوانی پارەی کارەبابەی کارەباکە دەبڕم ئەشتەوێ خەڵک ئیمتیمای بۆ حیزبەکەی تۆ ببێ ئیمتیمای بۆ دەسەڵاتەکەی تۆ هەبێ ئیمتیمای بۆ خانەوادەکەی تۆ هەبێ دڵنیا بە لەوەی کە خەڵک ئاواتەخوازی ئەوەیە 1 ڕۆژ زووتر چۆن ئەم دەسەڵاتی ئێوە لە کۆڵ بۆ هەمیشە لە کۆڵی خەڵکی کوردستان بێتەوە هیوادارەمە ڕۆژە زۆر دوور نەبێت زۆر سپاسانەکەم بۆ فرسەتە پێش ئەوەی کۆتایی پێبێنی پرسیاری بینەرێک ئاراستەی ئێوە بکەم پرسیارێک سەرنجڕاکێشەوەکو ئیدعاە کە دەسەڵاتداران زۆر دایکەنەوە دەسەڵاتدارانی هەرێم دەڵێن کە ئەم شعاران بەدەستەوە گرتووە کە دۆخی خەڵکی لە جنوب دیارەمەبەست لە جنوبی عێراقا زۆر لە دۆخی خەڵکی کوردستان خراپترە ئەمە چرە دروستە منیش پێم وایە
حکوومەتێکە لە عێراقا هەیە حکوومەتێکی تایفی هەتا سەر مۆخ دواکەوت و لەسەرەوە تا خوارەوە فەسادی هەتاوەکو بنابینە قاقای ڕۆشتووە ئەگەر شتێکی شەتاوەکو ئێستا نیان کردبێ و فێری نەبوون خەریکن لە یەکێتی و پارتیەوە لە جۆری دزی لە جۆری تاڵانی لە جۆری کۆمپانیا سازکردن لە جۆری هەموو ئەوانە ئەیکەن بەڵام بەهۆی چێشمە کێشێکەوە کە لە نێو باڵی جۆرا و جۆری ناو ئەو دەسەڵاتە کە هەیە چێشمە کێشێک کە لە نێو دەسەڵاتە هەیە ئەمە یەک دوو بەهۆی ئەوە کە منتیقەی زۆن و زۆنی سەوز و زۆنی زەردۆمانە لەوێ نییە ئەو شتێک کە پێ ئەڵێن حکوومەتێک لەوێ هەیە و پەرلەمانەکان چێشمە کێشەکەن لەگەڵ یەکتریا لەسەر بە هەر حاڵە سەر هەچیەکە موچە لە کاتی خۆیان ئەدەن بە خەڵکەکە من پێشووتر پێم وتی هەرێم ینی کارەبای عێراق بە سێ شێوە دابینەکرێ بە سێ شێوە بەشێکی لەناو خۆ دابینەکرێ بەشێکی لە ئێرانەوە ئەیکردن بەشێکی کوردستان ئەیداتێ معنای هەیە تۆ کوردستان کارەبا ئەیا بە حکوومەتی عێراق بە 10 دینارە یا بە خەڵکەکە بەڵام حکوومەتی هەرێم کە خۆی ئەیا بە و بە خەڵکەکە یا بە 100 دینار منطقە نەوتەکە ئەیا بە حکوومەتی عێراق بەڵام دوایی کەیەتە سەرەوەی کە بەرمیلە نەوتی سپی بە 100 دلار بە خەڵکی کوردستان معنای هەیە ئەم معادلێت چۆن توانێ حەلکەی بەهەرحاڵ مەبەسمەوەیە ئەوەی کە لە حکوومەتی عێراقی یا دەسەڵاتداران لە عێراقا فاسدە هەچیەکە مشتێکە هەموو کەسێکی زانێ بەڵام نابێ ئەوەی کە لەوێ ئاوایە ڕووی ئەمان سپیکە بە هیچ شێوەیەک نابێ ڕووی ئەمان سپیکە ئێمە لەگەڵ ئەمانە خەریکین دەسەر پەنجە نەرمەکەی لە 33 ساڵی ڕابردووە بۆیە نەبێ بە قسەکەی ئاری هەرسین هەر جارێک یەتە سەرەوەی کە خەڵک برسیە خەڵک ئەوەیە خەڵک جاخۆ لە سۆماڵی ژنان نییە ئەی باشە ئەمە لەو تەلەبە تەمەڵات چێ تەلەبەی تەمەڵ کە عادەتەن 4 سفری تیابەیە 5 سفری تیابێ لێ پرسی بۆ 5 سفری تیابە لە جاخۆ فڵان کەس چ حەوتی تایە بەڵام ناڵێ فڵان کەس بە یەکەم دەرچووە ناڵێ فڵان کەس لە نیوەیە مەحفووە ئەمەش ئاوایە ئەڵێ کاڵی نان نییە ئەوە نیە خۆ لە سۆماڵیش نیە خۆ لە ئەفغانستانیش نییە ئەی بۆ ناڵی لە نمونەیەکی باش ناوی بۆ باسی ئەڵمانیا ناکەی ئەی بۆ باسی ئیمارات ناکەی ئەی بۆ باسی کۆیت ناکەی بۆ نمونەیەکی باشتر لەوە ناکەی لەبەرەوەی بەم شتە بیەوێ قێزەونی خۆی فاسدی خۆی بێ مەسئولیەتی خۆی لە بەرامبەرەوەی بشارێتەوە ئەمەیە مەسەلەکە دار حەسەن زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بیسەران و بینەرانی پێشنگ تیڤی زۆر سپاس زۆر سپاس ئازیزان هەروەک لە سەرەتای بەرنامەکان ناوتمان کە یەکی حوزەیران ڕۆژی جیهانی منداڵانە هەفتەی ئایندە کە لەو بەروارە و نزیکتر دەبینەوە بەرنامەمان دەبێت لەسەر ڕۆژی جیهانی منداڵان بەڵام 2 ساڵ بەر لە ئێستا پێشەنگ تیڤی هاوکارمان پامنێرمان لە سلەیمانی میراندلێر ڕێپۆرتاژێکی لە سەردۆخی منداڵانی کوردستان ئامادە کردبوو جێی خۆیەتی کە پێش ئەوەی کە بگەینە بەرنامەکانی هەفتەی داهاتوو جارێکی تر ئەو دۆکومنتە ببینینەوە پاش ئەم دۆکومنتە بەرنامەکانی ئەم هەفتەیە کۆتایی دێت و تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و فەرمونون ئێستاش بینەری ئەو دۆکومنتەکە یەکی حوزەیرانی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی منداڵان ناسیێنراوە کۆمەڵی گشتی نەتەوەیە گرتوەکان لە پێناو پەرەدان بە مافەکانی منداڵ و گەشەدان بە خۆشگوزەرانیان ئەم ڕۆژەیان تایبەت کردووە بە مافەکانی منداڵان بۆ یادی مناڵانی ساڵەکەەوە یەکی لەو خاڵانی کە گرنگە لە بەرچاو بگیرێت ئێمە زین لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتیە تاوکو ئێساکەش بۆشایەکی زۆر لە نێوان مناڵ و دایک و باوکە هەیە کە کاتی مناڵەکان گەورە بنەوە گەنە تەمەنی گەورەی و تەمەنی پێگەیشتووی پێویستە کات دایک و باوکەکان هەستی خۆیان بەرامبەر مناڵەکانیان دەربن تاوەکو کە مناڵەکان گەورە بنەوە ئەو بۆشایی نێوان مناڵ و دایک و باوکەکان نەمێنێتەوە ئەمەش خاڵێکی زۆر گرنگە لەم یەکی شەشەیە لە جیاتی دایک و باوکەکان مناڵەکانیان بەرنە دەرەوە یاخود یادیاریەکیان بۆ بکڕن پێیان بڵێن کە هەستیان چۆنە بەرامبەر مناڵەکان پێیان بڵێن کە خۆشیانەوێن پێیان بڵێن کە چەندێک گرنگن بۆیان یەکی شەشی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی مناڵانە بەڵام پێویستە لەسەر دایکان و باوکان هەموو ڕۆژێک بیری لەوە بکەنەوە چونکە بتەوێت نەتەوێت وتیژی هەیە لێرە و لەوێ لە تیڤەکانەوە ئەبینرێت ئەم باجیە مناڵەکەی والێ کرد ئەم باوکە مناڵەکەی خۆی کوشت بەڵام بەعامیش خراپ نییە یعنی ئەبێ باشتر بێت یعنی پێویستە ڕێز زۆر لە مناڵەکان بگیرێت هەرچەنە ئێستا زۆر یاریگا و زۆر شوێن هەیە بۆ مناڵان بەڵام ئەبێ زیاتر خزمەتی مناڵان بکرێت
بەرپرسی سەنتەری بەرگری لە مافەکانی منداڵ دەڵێت ڕۆژانە ستەمێکی زۆر بەرامبەر بە مافەکانی منداڵ دەکرێت و ئازادیەکانیان پێشێل دەکرێت. لە پێشواسی یەکی 6 ڕۆژی جیهانی مناڵانە دیارە مناڵان پێویستە لەسەر جەم ئەو مافانەی کە گرنگە پێویستە مامەڵیان لەگەڵا بکرێت و بۆیان دابین بکرێت لە بواری پەروەردە لە بواری تەندروستی لەسەر جەم ئەو بارانەی تر لە مافە یاسایەکانیان کە پێویستە هەیان بێت. بەڵام بەداخەوە لە کوردستان بە شێوکی گشتیە بینین هیچی ئەم مافانە نییە، نەک هەر نییە مامەڵێکی زۆر تەندروست دەکرێن لە ڕووی تونوتیژی و سوکایەتیکردن و کارکردن بە مناڵان لە ڕووی پەروەردە و پێشکەوتنی سەردەم هیچی لەم بارانەیە بەهرەمەند نین. بەداخەوەمانە کە بینین هەمووی ڕاستەوخۆ پەیوەندی بە دەسەڵاتەوەیە کە مناڵان نەک هەر مامەڵێکی نائینسانی لەگەڵاکردون بگرە فەرامۆشی کردون لەسەر جەم ئەو بارانەیە و هەموو ئەو توانایی مناڵانەی کە هەیەە لە ئێستا هەمووی فەرامۆشکرەوە و توانە و زانە ئیسفادە لێ ناکەن. منداڵان بە گرنگیەوە باسی مافەکانی خۆیان دەکەن و دەیانەوێت هەموو مافەکانیان وەک خۆی پێڵان هەرگیز پێویست ناکە تەنها لە ماڵەوە تەنها بخوێنن ڕاستە خوێندن باشە، بەڵام هەرگیز پێویست ناکە تۆ هەر بخوێنی منداڵان پێویستیان بە ساحەتکردن دەمێشک هەیە، پێویستیان بە وەرزشکردن هەیە، پێویستیان بە میوزیک هەیە، پێویستیان بە چەندین شتێک هەیە کە تایبەتە بە منداڵان. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن لەلایەن خێزانەکانەوە پەروەردەیەکی نادروست بەرامبەر بە منداڵەکان دەکرێت و کە ئەمەش کاریگەریەکی خراپ جێدەهێڵێت لەسەر دۆخی منداڵەکان. لەسەر مناڵ هەرچەنە تووڕابی بەسەریا یان بڵێ ئەو شتە مەکە یەکسەر ئەترسێ، ئەو ترسە وای لێکە کە گەورە بێ و ترسە لە ناخیا گەورە بێتەوە، ئەوەش کە ئەو ترسە زۆر ناخۆشە بۆ منە. هەرچەنێ وای لێ بکە کە شتەکە ئەنی بە سادەی بە نە هەست بە ترسانێ بکات، نە هەست بە شتێکی خراپ بکات. بۆیان من واڵێم مناڵ هەرچەنە لە ئەوڵەوە چکە ئەوڵی تەمەنێتی ئەبێ جوان پەروەردە بکرێت. لە هەرێمی کوردستان دۆخی منداڵان لە ئاستێکی باشدانیە. لەسەر شەقامەکان و شوێنە گشتەکان منداڵان دەبینرێن کە کار دەکەن و بژێوی ژیانی خێزانەکان دابین دەکەن یان دوورن لە قوتابخانە و فێربوون و سەرگەرمی منداڵان. میران دلێر، پێشەنگ تیڤی، سلێمانی.